ئێمە ژمارەمان 260 خوێنکارە کە ئەمر وزاریمان لە بەختەوە بۆ گەڕاوەتەوە بەڵام ئەمر وزاریەکەمان گەڕاوەتەوە پارێزگای کەرکووک بەڵام پارێزگاری کەرکووک ئیمزای ناکە بە بیانی ئەوەی گوایە جنسیەتان کەرکووک نیە لە کاتێک دامی فۆرمی خۆراکی کەرکووکە دانیشتووی کەرکووکە کارتی زانیاری کەرکووکشی هەیە هاوڕەکانشمان پێش ئێمە دامەزراون لە پارێزەکانی تریش دەستیان بەداوام کردووە بەڵام لەم پارێزگایە کاکڕاکان ئیمزای ناکات فەرق و جیاوازیە دەکرێت لە نێوان کورد و پێکاتەکانی تر هۆکارەکەی تەنها ئەوەیە ئەجنایی هۆکارێکی تری نیە ئەوانەی پێش ئێمە زۆربیان کە هاوڵاتی عەرەب بوتن دامەزراون هیچ کێشەیەکیان بۆ دروست نەکراوە بەڵام ئێستا ئێمە کە کوردین زۆربمان ناومان گەڕاوەتەوە لە محافەزەوە ئیمزا ناکرێت هەر ڕۆژی بیانووەکە گرێت ڕاکان جبوری محافەزی کەرکووک هەڵساوە بە ڕاگررتنی ئەمر ئیداری تاعینبوونمان لە پارێزگای کەرکووک لە کاتێکا ئێمە هەمومان تێیسەکەنی کەرکووکمانەیە و دانیشتووی محافەزەی کەرکووکین بە بیانی ئەوەی کە نفوسمان کەرکووک نییە لە کاتێکان نفوسی 57مان کەرکووکە و بەڵام لە کاتی سەردەمی ڕژێمە تەرحیل کراوە نفوسەکەمان بۆ سلێمانی تەنها ئەوە نێویچ کێشەی شکەمان نییە لە بەخاو ئەمری ئیداریمان بۆ دەرچووە کە لە کەرکووک دەستکەین بەدەوام و تاعین بوون بەڵام تاوەکو ئێستا موافقەمان لەسەر نەکراوە دەستکەین بەدەوام ئەوانەی پێش ئەمە هەموویان وەکو ئێمە بوون و تاعین بوون و ئێستا دەستیان کرد بەدەوام ئێمەش خەڵکی ناو کەرکووکین دانیشتووی ئێرەین بەس ئەوەی نفوسمان هەنێکمان کەرکووک نییە لەبەرەوە موافقەمان نایەنێ